محەممەدی کوڕی سوقا فەرمێ با نەسیحەتێکی عەتای کوڕی ئەبی ڕەباحتان بۆ بکەم، من خۆم زۆرم ئیستیفادە لێ کردووە، با بۆ ئێوەی بژێڕن. عەتای کوڕی ئەبی ڕەباح لە تابعینە، یەکێکە لە عالیمانی تابعین، ڕەشپێست، لوتپان، ڕەش کە ئەچووە سوجدە خەڵک وایە نەزانی قەلە ڕەشە. ئەم پیاوە بەرزە، ئەم عالمە گەورەیە، ئەم پیاوەی کە خەلیفە ئەهاتوو لە پشتێوە ئەوەستا پرسیاری لێ کرد. سولەیمانی کوڕی عەبدولمەلیک پرسیاری شەرعی لێ کرد، ئاوری لە سولەیمان نەدایەوە کە وەڵامی پرسیارەکەشی دایە. تۆ یەکێکی وەکو ئەو خەڵکە مسلمانە، پرسیارەکەی تو وەڵامت دەدەمەوە، پێویستیم پێ نییە تا بێم لەبەر دەرگاتا بوەستە. ئەوەش مەلای ساڵح، ئەوەش مەلای عەمامە پاک، ئەوەش خاوەن عیلمی خواناسی. محەممەدی کوڕی سوقا فەرمێ نەسیحەتەکەی عەتای کوڕی ئەبی ڕەباح ئەوە بوو، ڕۆژێک وتی برازای خۆم نەسیحەتێکت بکەم، ئەوانەی پێش ئێمە کاکی خۆم حەزیان لە قسەی زۆر و زۆر بڵێی نەبوو. وتم جا زۆر بڵێ و قسەکردن لای ئەوان چی بوو؟ وتی كانوا يعدون كل كلام فضولا ما عدا كتاب الله عز وجل أن يقرأ ويفهم. غير كلام خواي پروردگار كا بخوين رتو باز بكريو ليتي بگين ري غير أمان لا نبو. وحديث رسول الله صلى الله عليه وسلم أن يروى ويدرى. هروها فرمايشتي پیغمبر صلى الله عليه وسلم كالروايات بكريو بگين ري وكو علمك شو بجزان ركتشي أحكامك لورجي أو أمرا بمعروف ونهيا عن منكر، يعني فرمان كردنك ببتشاكة وبرهلسي كردنك بالأخرافة، أو علما يتقرب به إلى الله تعالى، يعني زانستيكي شرعي بو بويك بهوي أو نزيق بنا ولا خواي پروردگار زيادة، أو أن تتكلم بحاجتك ومعيشتك التي لا بد لك منها، يعني ويك باس خواسي بيدا بستيكاني جياني خود دكي يتر غير أمانان للا نبو. سيري كان براني برز دوای محەممەدی کوڕی سوقا فەرمێ چاوم لە چاوی بڕی بۆ ئەویش ئاوری دایە و سێریکی منی کرد، پاشان فەرمووی نکوڵی لەوە ئەکەن کە خوای گەورە فەرمێ وئین عەلەیکم لەحافیظین کیراما کاتبین. نکوڵی لەوە ئەکەن کە خوای پەروەردگار دوو مەلایکەتی لەسەر شانتان داناوە کە نووسەرن و ئەو شتانە ئەنووسن کە ئێوە ئەیانکەن. نکوڵی لەوە ئەکەن کە خوای پەروەردگار دوو مەلایکەتی لەگەڵتان داناون عن اليمين وعن الشمال قعيد ما يلفظ من قول إلا لديه رقيب عتيد. پاشان فەرمووی مەگەر ئێمە هەموو شەرممان لەوە نییە نامەی ئەعمالەکانمان لە ڕۆژێکی نیوەڕۆیە ئاوا بخرێتە بەردەستی خەڵکی، ئەی لە قیامەت خۆ گومانمان لەوە نییە کە هەمووی بڵاوە کرێتەوە. ئەو کاتە جوابمان چییە بێ ئەگەر سەیرمان کرد کاری دنیاییمان لە کاری قیامەتیمان زۆر. سەیری کەن برایانی بەڕێز، ئەم پیاوە حساب بۆ ئەوە ئەکا کە کاری دنیاییەکەی زۆرتر بێ لە کاری قیامەتی. قڕ بەسەر ئێمە کاری قیامەتیەکەمان حساب ناکرێت لەگەڵ کاری دنیایی. ئێمە شەو و ڕۆژ هەڵپەی ژیانی ئێرەمان لێرە هاتووە لە وڵاتی کافرانە تەوالێت پاگەکاتەوە، بەنزینخانەیەک پاگەکاتەوە بۆی خانوویەک بکرێت. ئەی کەی ئاو ڕەدەیتەوە مزگەوتێ لێرە پاکەیتەوە بۆی مزگەوتێ لە قیامەتا دروستکەی. آخر پێغەمبەری نازار عەلەیهی سەڵات وەسەلامە فەرمێ هەر کەسێ مزگەوتێ بۆ خوا لە دنیایا دروستکە خوای گەورە لە بەهەشتا خانوویەکی بۆ دروستە. بیرت لەوە کردوتەوە؟ چەند کەس بیری لەوە کردوت؟ قەت ڕۆژە بە خەیاڵتە هات بڵێ پارەیەک دانێن بۆ مزگەوتێ، بۆ کارێکی خێر، بۆ جیهاد فی سەبیل الله، بۆ ڕەش و ڕووتێ بۆ داماوێ، کراسە کۆنەی خۆشت تەبەڕوعی ناکەی نایدەی بە خەڵکی. ئەی چۆنەتەوێ ئەم سەدەقانە بگەین؟ چۆنەتەوێ زەخیرەی قیامەتی خۆت دانێ؟ آخر هۆشێکمان لە قیامەت بێ